شەوی ڕابردوو شەوێکی چارەنووساز بوو بۆ پشکی هەرێمی کوردستان لە بودجەی گشتی عێراق. پاش مشتومڕێکی زۆر تەواوی ئەو بڕگە و مادانی پەیوەندیان بە هەرێمەوە هەبوو لە لیژنەی دارایی پەسەند کران. بەشێکیان گەشتبینی و هەندێکیشیان ڕاشبینیان بە دوای خۆیان داهێنا. ئەگەر گەڕانەوەی بەشێک لە پاشەکە و تیموچەی فەرمانبەران هەواڵە خۆشەکە بوو بێ، ئەوە کۆتوبەندکردنی ناردنی پشتی هەرێم بە چەندین مەرج تا ڕادەیەک ناومێدی و دڵڕاوچەی دروست کردووە. ئەگەرچی ئەمە کۆتایی ڕێگەکە نییە و هێشتا گفتوگۆ و دەنگدانی نێو هەڵی پارلەمان ماوە کە ڕەنگە هاوکێشەکان پێچەوانە بکاتەوە. لە پرۆژە یاسای بودجەی گشتی عێراقدا 3 مادە تایبەتن بە هەرێمی کوردستان. مادەکانی 12، 13، 14 هەرزوو مادەی 12 و بۆمبێکی تەوقیت کرا و وەسف کرا کە لە بەڵگەیەکیدا دەیگوت نابێت پشکی هەرێمی کوردستان زیاتر بێت لە داهاتی نەوت و خاڵە سنووریەکانی، بەڵام پاش ناڕەزایی هەرێم ئەو بەڵگەیە لابرا. شەوی ڕابردوو لیژنەی دارایی کە لە کۆی 23 ئەندام تەنها 3 کوردی تێدایە و لە پارتی یەکێتی و یەکگرتوو پێک هاتوون، دەستی کرد بە تاوتوێکردنی مادەکانی 13 و 14 کە تایبەتن بە هەرێم، مادەکان کە پێشتر لە ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە نێرابوون ڕنگدانەوەی ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغداد بوون. بەڵام ئەندامانی لیژنەکە گۆڕانکاری زۆریان تێدا کرد و چەندین بڕگیان بۆ زیاد کرد. بەشێک لە ئەندامە کوردەکان بە کودەتا وەسفیان کرد و گوتیان ئەگەر ئەو بڕگانە پەسەند بکرێن کێشەی گەورە بۆ پشکی هەرێم دروست دەبێت. بە گوێرە یەکێک لە بڕگە زیادکراوەکان ئەگەر نەتوانرا 400,000 بەرمیل نەوتەکەی هەرێم هەناردەی بەندەری جەیهانی تورکیا بکرێت، پێویستە لە ناوخۆی عێراقدا بەکار بهێنرێت یاخود بە تانکەی هەناردەی دەرەوە بکرێت. ئەگەر ئەوەش نەکرا و هیچ بڕانەوتێکی هەرێم بەدەست کۆمپانیای سۆمۆن نەگەیشت، ئەو کات لە پشکی هەرێم کەم دەکرێتەوە. بە گوێرەی بڕگەیەکی دیکە پێویستە پاکتاری حساباتی ساڵەکانی 2004 بۆ 2022 لە نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمدا ئەنجام بدرێت. ئەگەر ئەو وردبینی و پاکتاوە نەکرا ئەوە پشکی هەرێم نانێرێت. بڕگەیەکی دیکە کە مەترسی لەسەر ئەوە دروست کردووە پشکی هەرێم بە تەواوی بگات. باز لەوە دەکات هەر بڕینێک لە بودجەی گشتی عێراق ڕووبدا ئەو بڕینە پشکی هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. لە بڕگە زیادکراوەکاندا بیلەوە کراوەتەوە ئەگەر ناکۆچی لە نێوان هەولێر و بەغدا لەسەر جێبەجێکردنی یاسای بودجە دروست بوو چۆن چارەسەری ئەو ناکۆچیانە بکرێت. چارەسەرەکە ئەوەیە ماوەی 15 ڕۆژ دەرفەت دەدرێتە هەرێم تاکو لەسەر ئەو کێشەیە خۆی یەکلا بکاتەوە. ئەگەر لەو ماوەیەدا کێشەکە چارەسەر نەبوو ئەوە پشکی هەرێم دەبڕێت. بەرگەیەکی دیکە کە وەکو جۆرێک لە لێدان لە قەواری هەرێمی کوردستان لێکدانەوەی بۆ دەکرێت، دەڵێ ئەگەر پارێزگایەکی هەرێم ناڕازی بوو لە دابینکردنی شایستە دارایەکانی لەلایەن حکوومەتی هەرێمەوە، ئەوە پارێزگا ناڕازی دەتوانێت ڕاستەوخۆ لەگەڵ بەغدا مامەڵە بکە. راپۆرتە پەسەندکراوەکەی لیژنەی دارایی لە بڕگەیەکی دیکەدا ڕێگری دەکات لە دەرهێنانی نەود لە چێلگەنەوتەکانی کەرکووک و نەینەوە لەلایەن هەرێمی کوردستانەوە، کاماش ڕەنگە چێلگەکانی خۆرمەڵە و بەشێک لە چێلگەکانی نینەوە بگرێتەوە کە بە بڕبڕەی پشتی هەناردەی نەوتی هەرێم هاژمار دەکرێن. بە گوێرەی بڕگەیەکی دیکە کە بەکەمکردنەوە لە پێگە و دەسەڵاتی هەرێم وەسف دەکرێت لەلایەن وەزیری دارایی عێراقەوە، دەسەڵاتی خەرجکردنی پارەی نەوتی هەرێم بە سەرۆکوەزیرانی هەرێم دەدرێت. لە هەر حاڵەتێکیشدا دەتوانێت ئەو دەسەڵاتەی لێوەربگرێتەوە. گەڕانەوەی بەشێک لە پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێم یەکێکی دیکە بوو لە بڕگە زیادکراوەکان کە شەوی ڕابردوو بە خێرایی تۆڕە کۆمەڵاتەکان و ناوەندە میدیاکانی هەرێمی کوردستانی داگیر کرد. ئەوە جگە لەو پێشبڕچێ توندەی لە نێوان حەزبەکاندا دروست بوو، بە تایبەت یەکێتی و نەوەی نێو یەکگرتوو کە هەر یەکەیان خۆیان بە خاوەنی پێشنیارەکە دەزانن. بە گوێرەی ئەو بڕگەیە پێویستە حکوومەتی هەرێم مانگانە ڕێژەی لە سەدادەی پاشەکەوتی موچە بگێڕێتەوە بۆ فەرمانبەران. بەڵام لەبارەی جێبەجێکردنی ئەم بڕگەیە بۆچوونی جیاواز هەیە، بە تایبەت کە هیچ پارێکی زیادە بۆ هەرێم تاخان نەکراوە، بەڵکو دەبێت لە پشکی 12.67 کە ئەم بڕگەیە جێبەجێ بکە، واتە ئەگەر پشکی هەرێم 16 تریلیۆن و نیو بێ، ئەوە دەبێت تریلیۆنێک و 650 ملیار دینار بۆ گەڕانەوەی لە سادەی پاشەکەوتی موچە تەرخان بکرێت.
لەو حاڵەتەشدا ڕەنگە پارێکی کەمتر لە بەردەستی حکوومەتی هەرێم بمێنێتەوە بۆ جێبەجێکردنی پرۆژەکانی ئاوەدانکردنەوە و باشترکردنی خزمەت گوزاریەکان.